ئەیدڵ بەسا لە ئارامە هیچی تر شێت شور مەبە نەفرەت کە لە پارە و زوانی بە هیچ یەکیان مەجبور مەبە هەرچی جوان بێ وەفای نییە بە جوانان پشت ئەستور مەبە ماڵیش پێو دەڕوا تا سەر نامێنێ پێو دەڕوا پێ مەغرور مەبە پێو دەڕوا پێ مەغرور مەبە ئەوەل بەنێوی خدای بەخشندە و میهرەبان ئەزان و خۆشەویستان ئەو شەوێکی دیاری و خۆشە ڕێکەوتی 28 دوای ساڵی 2020 ساڕ ڕۆژی لەدایکبوونی کاکە باریگەردی خۆشەویستە بۆ بۆنەی ئەوە هەنگە ساز دەکرێت لەلایەن کاکە باریەوە پێشکەشە بە هاوڕێ خۆشەویستانی مەخسوس و تایبەت کاکە مەبەست کاکە سۆرە گورگە و کاکە بۆتانگەردی کاکە فەرهاد گەردی پێشکەشە بە کاکە خاڵۆی خۆشەویست کاکە هەڵبەست ئەرسەلان و کاکە سێبەر گەردی کاکە سەرنگەردی کاکە عەلی چاوشین کاکە ئەیوبی هەڤاڵانی پێشکەشە بە کاکە سەرۆ نەزار کاکە عومەر گوڵانی کاکە حەمە ئەڤەلۆن کاکە مەحموود یاخی کاکە ئەحمەد سوڵتان و وەستە شەوگاری خۆشەویست بە یادی خۆشناوچیوەیی خۆشەویست ئەرچی کلب بەدارەکەت کرد سەرشانی کامێرەوان کاکە هەڵبەت منتق باوکاری سەیتی مدادی خۆشەویست بەدەست و پەنجەی ئۆڕگژەن مامە زانێر کوردی بەدەنجی براتان ئامانزی ئینزیبات هونەربەندی خۆشەویست کاکە محمود ڕۆمانی لێرەیە ئەویش هاوکارم دەبێت چاوی باز دەبێت شاد مێدەوارم بەڵی کاکە باری و خۆشەویستانی بێت عشقەکەت مایە ژیانە قەلە دڵە دەرناکرێ جابەزارێ مەم کوژە خوددا لێت هەڵناگرێ ئاسیر بم لە زیندانت لای تۆ سزان دەدرێ ئەی بێوەفای بێ مروەت خوایە ڕحمێت وە خاترێ بێوەفای درۆزن بەد قەولیت کردن لەگەڵە من ڕۆبەختەکەت ڕەژە بێ بکەویە دەریای بێ من ڕۆبەختەکەت ڕەژە بێ تازە تۆ ناوی بۆ منە سەر ڕۆژە لێم تۆراوە ئای جوانی ڕەشە سمەرم دەستت لێ هەڵناگرم گار ببیە قاتڵی سەرم لە سای سەری تۆیە ماجنونی دەربەدەرم بێوەفای درۆزن بەد قەولیت کردن لەگەڵە من ڕۆبەختەکەت ڕەژە بێ بکەویە دەریای بێ من ڕۆبەختەکەت ڕەژە بێ تازە تۆ ناوی بۆ منێ هەندیل نامەی ناردووە عبووی تا خەزان بەهارم وڵە باغ وەڵامی داوە علا ڕووی تۆ شەرمەزارم هەڵاڵە کوتی لە شەرمان ڕەنگ زەرد و لێو بەبارم ئەی بێوەفای بێ مروەت باێ قەولم وەفادارم بێوەفای درۆزن بەد قەولیت کردن لەگەڵە من ڕۆبەختەکەت ڕەژە بێ تازە تۆ ناوی بۆ من ڕۆبەختەکەت ڕەژە بێ و بکەویە دەریای بێ بنێ